سەبارەت بە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان و بە تایبەت کە لەم ڕۆژانەدا ئاژەڵێکی زۆر سەردەبڕدرێت بەڕێز هەمزە ڕێزێکی بەرپرسی ڕاگەیاندنی تەندروستی دۆکمان لەگەڵدا. بەڕێز هەمزە ڕێزێکی لە دۆکەوە لەگەڵماندایم کاتتان باش. لەم ڕۆژانەدا ئاژەڵێکی زۆر سەردەبڕدرێت و داواشیان لە هاوڵاتیان کراوە کە تەنها لە کوشتارگەکان لە سەربڕینخانەکان ئاژەڵ سەر ببڕن و لە نێو ماڵەکان ئاژەڵ سەر نەبڕن. سەربڕینی ئاژەڵ لە نێو ماڵەکان لە کۆڵانەکان تا چەند هۆکارە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی؟ بله زۆر سپاس. ئێکش ئەگەریت بەربڵاوبوونە نەخۆشیە تا خوێنبەربوونێوەکی بەرن و کێژی هاتیە دیارکردن و هەبوونە ئاژەڵایان ڕاستەوخۆ کارتێکردنا ئاژەڵە لەسەر مرۆڤی یان ئەو سەر دەریا مرۆڤێت گەلدادکردن. ئەوە ئەشبلی و لاینی دەرونیە خەلکێکی تێکچیتن ناوا ماڵاندا دەمێک و ئاژەڵتێتە سەرژیکردن بیتەگەری هەندێک و نەخۆشیژی ئەپڕێکا ئەوان بەرمای کرد کۆش ئاژەڵی تێنە هاوێتن نەخۆشی ئەتەناف ماڵاندا ئەتناف کەساندا باڵاوە بن چونکە ئەوان بەرمایکا ئێکسەر مرۆڤ دەستکەتێ یان بەرکەفتنەکە ئێکسەرت گەل مرۆڤی هەیە و نەخۆشی بەڵاوەت بێتم تایبەژیت نوکەدا کوێڤە دەمێکە نەخۆشیات تا خوێنبەربوونێ لە هەرێما کوردستانیا بەربەڵاوەش بەر هەندێژی ئەم داخواستکەین و خەلک ئەتناوە ماڵاندا قوربانیان سەرژی نەکەتن داکو نەبێتە ئەگەری هەندێک و نەخۆشی پەتر بەربەڵاوە بێتن. بەڵێ ئاژەڵێک پێش ئەوەی سەر ببڕێت یاخود بابڵینەوە گۆشەی کە ئاگاتە دەست هاوڵاتیان کەی خۆن بە تایبەت لە ڕۆژانی جەژن کە ڕێژەکە زۆرترە چەند جار پشکنین بۆ ئاژەڵە کرێتە بۆ ئەوەی دڵنیا بنەوە لەوەی هیچ ڤایرۆسێکی نیە هیچ نەخۆشیێکی نیە و دواتر هاوڵاتی دەتوانێت بیخوا بۆ ئەوەی هاوڵاتی بزانێ ناکرێ هەر لە ماڵ و لەر شوێنێ ئاژەڵێکی سەر بڕێ بتوانێت بە ئاسانی بیخوا. بابەتی پشکنینە یا ئاژەڵان بابەتێکی هەفپشکێت نابەڕەمە وەکو ساخلەمی و دیسان وەکو نۆژارێت تایبەتمەندێت وێتەرنەریە لەو ڕۆژی وەکو هەفپشک نابەڕەمە هەردووکەدا کارێکە هەفپشکمە دەست پێ کردیە و لە هەمی سەرژێگەهان دیسان جهن مەیدانکا فرۆتنا پازی پشکنین بوان ئاژەڵە بهێتەکردن و هەر نیشانێکا و ئەم بزانین و دێ کارتێکردنی ساخلەمیە خەلکی کەتن ئەو ئاژەڵ ناهێتە سەرژێکردن حتانۆ کە هەژمارەکە زۆر ئاژەڵا شڕێڤە بەریا ڤێتەرنەریا دهۆکێ پەفپشکیت گەلمەدا هاتینە پشکنینکردن و ئەگەر هات و کەسێکی قوربانێک کەڕی بێتن بۆ ببێتە سەرژێگەهێکی ژی جهێکی دیتر ژی دیسان پشکنین دی بۆی ژێتێکردن داکو پشڕاز بین ژوێ چەندێک و چ نەخۆشی دەڤی ئاژەڵێنینن و نابێتە ئەگەری هەندێک و نەخۆشی بێتە بە گوهاستن. بەڵێ ئێستا کۆرۆنا سەری هەڵداوەتەوە و خەریکە بە شێوەیەکی بەفراوان بڵاوە بێتەوە جارێکی دی ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان بە تایبەت لە ڕۆژانی جەژن کە هاوڵاتیان زۆر لێک نزیکە بنەوە و تێکەڵیەکە بن و سەردانی یەکەکەن؟ ئەتنۆکەدا مخابنی باید بێژین و هەژمارە تۆژبووین کۆرۆنایە لە هەرێما کوردستانێ ڕۆژ بۆ ڕۆژی زێدە بێتن پارێزگەها دهۆکێ ژێمەتبینین و هەژمار یا زێدەت بێتن بوو نمونەت 24 جمری دەمژمێرێت دەرباز بوویدا مە 360 حالەت هەبووینە ڕاستەک و نیشان سڤکن و حتانۆکە نەبووە ئەگەری هەندێک و کەسێکی شوان نەخۆشخانە بێتە نەڤاندن بەلێ ڕەنگە هەندێک جارێک و ئەو کەسێت ڤاکسین وەرنەگرتی نافوانادا بێتە ئەگەری هەندێک و نەخۆشی دژوارتر لێ بهێتن لەوڕا داکو کۆرۆنا کارتێکردنی ساخلەمیە خەلکی نەکەتن ئەم داخوازت کەین ئەوێت و بەرن و کە ڤاکسین وەرنەگرتی پشتی جەژنێ ڕاستەخۆ تیمێت ڤاکسین دەڵانی دلهەمی بنگهێت تەندروستی بن پێتڤە ڤاکسین بێتە وەرگرتن و ئەو کەسێت حتا دو ژەمارگرتی پێتڤە ژەماسیێژی ئەشلایوان بەبێتە وەرگرتن بۆ ڕۆژانی جەژنێ هیویدارین شوان هەوڵاتیان ئەو کەسێت و بەرن و کە پشکنینە خۆکردی و ئەنجامێتوان پۆزەتیڤ دەرکەتین هەندی بەشێش ماڵەت خۆ دەرنەکەبن چونکە پڕاستی دەبێتە ئەگەری هەندێک و نەخۆشیە بە گوێزنە هەندێک کەسین دیتر هەر وەسا ئەگەر هەر حالە هەیە دەرکەتن پێتڤە ماسک بهێتە گرێدان داکو بێتە وەکو ڕێگرتنێک بۆ بەربەڵابوونە vê نەخۆشیە ئەو کەسێت و پشکنیت خۆ نەکردین هەندێک نیشانی دەفهمن ئەم داخوازت کەین و دیسات ماڵێت خۆدا بن داکو نەبنە ئەگەری بەربەڵابوونە نەخۆشیە کۆرۆنایە. بەڵێ
لە ڕۆژانی جێژن جیاواز لە ڕۆژێکی دیکە ئەوەی کە جیاوازە لە ڕۆژانی دیکە جگە لەوەی هاوڵاتیان خواردنێکی زۆرە خۆن شیرینێکی زۆریشە خۆن شەربەتە خۆن ئەمە چی بکرێت بۆی هاوڵاتیان بتوان تەندروستی خۆیان بپارێزن ئاگاداری خۆیان بن و بەو شێوەیە بێجێدانە خۆیان نەخۆن و نەخۆنەوە. نکته جبلی و نخوشید که برنو که ما بحث لکری تاخیم بربونی و نخوشیا کرونای ما هندک حالت دیترین نخوشیا بربلابن ایکشوانا نخوشیا کل رایه کو مخابنی و نکه هشتا مطرسیاویل سر هریما کردستانی یا هی اتقلب چنده نخوشین زکچونو در رابونی هر وصا جهرایی بوم خارنه و همی پیداد بن جه انجامی او خارنا یا نتندرست او بولاتیاتی تا پیشکش کردنش بر هندی جی گرمی کارتی کرنه که گله که مازن السر خارنو و خارنه هیا و جی داری او نخوشید برنو که ما بحث لیکری پتریا وانا جی خارنو و خارنه هیا هیوی دارنش هولاتیان لروجان جیجن هندی بشن لمالن خو خارنه بخون خارن نهیتا آماده کردن بوده مکه دری جو پاش بهتا خارن یا بهتا داری خستن اتناوا مالان دا و بوجهه که دیر ببن و پاش بهتا خارن یعنی خارنا یا آماده کری اتناوا مال دا اکثر بخون و اگر هاتو بر خارن برما نابی جاله کادیتر او خارن بهتا گرم کردن و بهتا خارن چونکه دی کارتی کردن سر ساخلمی ها بیتن دیسان بیتویه آف جدرین بوار بکری بهتا و خارن و اگر هاتو بطایبت بوزارو کام پیتویه آف یا جدرین بوار بکری بیتن بیتا کلاندن پاشی بهتا دان بوزارو کا هر وصال دمی پیدا بونا هر حالتی که گمان لیکری یه زکچون در رابونی ما تیمن 24 دمجمری هنه اتناف گرایکان دا که خلقشت پیوندی پی بکتن هر وصا پشکین تنگاویاد نفهمین خوشخانه دا پیتویه راستا خوب پیوندی پی بهتا کرن دا که روش بهتا کنترل کرن بەڵە جگەل لەو تیمانە هیچ تیمەکەیە بۆ چاودێریکردنی ماڵان بێت یاخود ئەو شوێنانە بێت کە هاوڵاتی هەوڵتن ئاژەڵی تێدا سەر ببڕن بله مت نوا سنتر باجر دهوکه دا روزانه ما 4 تیمن زیروانیا ساخلمی و سلامتیا خوراکی ده هبن کو پف پشکید گل ریبریا وترنریا دهوکه ده سردانا همی سرجگه ها کن دیسان ده هندک تیمن دیتر هبن بو هندک کو سردانا بازاری خارنو خارنگه ها بهت کرن اگر هاتو هر تشکل گمار سر هبیت بهت پشکنین کرن روزانه تاقیقه هدمه دید وکری بن بو پشکنینا هر خارنکا کو گمان سر هبیتن دا کو اگر هاتو هر جهرایی بونک یا هر نشانه کار ندرست پیدا بو او خارن هاتا پشکن و انجام درکت ندرست دا کو وکو بیجین برابونت یت ساخلمی گلوی جهه بین هور گرتن اوی کو خارن پیشکش کری السنتر باجر دهو که ما جبلی تیمن چاره سریه تیمن خوب خلاصنی روزانه دطولا خدمات ولاتیان دابن هر وصال همی قضانجی هر قضایی که روزانه دو تیم 24 دمجمیرا ده چافدریا بازاری و همی جهه که کم نرجل کنترل ساخلین بیکن دا کو ام بشین روشه بشوه که باش کنترل بکن بەڵێ بەڕێز هەمزە ڕێزێکی بەرپرسی ڕاگەاندنی تەندروستی دهۆک لە دهۆک لەگەڵماندا سپاس بۆیە زۆر سپاس